بینەرە بەڕێز ئەف دەمەوە باش بیتن سنەزیرکادانی دیگەلەوەمە بوو پێشکەشکردنا خەلکێکا دیش بەرنامەوە بەرنامەی کوردی ناوەلیشانێوی خەلکیژی دوور وی بابەتێ خارەیە هەفکاریە مرۆڤی چەوا شڕامانە هەفکاریە مرۆڤی تێبگەهین ڕۆڵ و دەورێ مرۆڤی چییە ji بۆ هەفکاریە مرۆڤی مفاو سودên هەفکاریە مرۆڤی چییە civakîda pêgehê hevkariya mirûvî çi ye li ser astê nêvdewletî بۆچی نهادا me pêtivî eb hevkariya mirûvî heye me divêt bipirsîn peywendît navbera hevkariya mirûvî û karê xwebexşiyê çi ye dîsan me divêt bipirsin rolê karê xwebexşiyê çi ye çareseriya pirzgirêkan civakî da welatên pêşkeftî çawa ezmûna karê xwebexşiyê berceste kiriye dîsan me divêt bipirsin kelepûrê kurdewarî da çend aşnayî hebûye gel hevkariya mirûvî rewşa nihada me em çi bikeyn ji bo hevkariya mirûvî ev pirsyara û çendîn pirsyarên dîtir dê arasteyî zor berêz Ebdurrehman Sidîq keyn navê xwe navê wa xêratneka gerim cenabê Seyda têm xêrbê serçawa Mamosta me divêtin dûr vî babetê bipirsîn hevkariya mirûvî çawa şiramana hevkariya mirûvî têbgehîn çi ramanek bû heye بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان باشترین کارێک ئاماژەی پێ بکەین لە بواری هاوکاری مرۆیی ئەوەیە کە لە ڕاستیدا خۆی گەورە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى پێنج خاڵ پێنج تەوەر پێنج ڕێنمایی دەدۆزینەوە لەو ئاەتە کە یارمەتی دەرمانە لە بواری هاوکاری مرۆیی ئەو پێنج یەکەم بەڵێ یەکەم ئین الله چۆن لە ئاەتی ترە دەفەرمی ئین الله یأمر بالعدل والإحسان لێرەشا خودای گەورە بە فرمان پێمان دەڵێ وتعاونوا على البر والتقوى فەرمانێ کەواتە یەکەم شت بۆ هاوکاری مرۆیی خودای گەورە دەفەرمێ وتعاونوا کەواتە ئەمە فرمانێکە و ئەمرێکە لە خوداوە مادام فرمانە و ئەمرە لە خوددا گەلک مەزدە زۆر گەورەیە جێگەی ئەوەیە ئێمەی مرۆڤ بایەخی پێ بدەین موسڵمان بە تایبەتی کە بزانێ ئەمە ئامر و فەرمانکار لێرەدا خوددا خۆیەتی ئەوە گەورەی تەعاون دەردەخە گەورەی هاوکاری و گەورەی تەعاون لەوێ دەردەکەوێ کە خوددا خۆی ئەمری پێ کردووە ئەوە یەک دوو ئەو خوا سوبحانەهو وتەعالا تەئکید دەکاتەوە لەسەر ئەوەی کە ئەم تەعاونی ئێمە دەیکەین نەیفەرموو وتەعاون یعنی تۆ بەتەنها فەرمی وتەعاونوا یعنی ئەم تەعاونە و ئەم هاوکاریە ئاراستەکەی فرمانەکە ڕووی لە هەمومانە ئەو جارێکی دیکەش ئەو گشت مرۆڤایەتیە چونکە دیار نەبوو ئەوەی کە خوددا ئەمری پێ کردووە کە ئەم تەعاونە بکەن بە موسڵمان بڵێ بەڵکو بۆ هەمومانە بۆ هەموو مرۆڤایەتیە لە هەموو زمانێک و لە هەموو شوێنێکدا کەواتە گرنگی تەعاون و گرنگی هاوکاری لەوێدا یەکەم خوددا خۆی ئەمری پێ کردووە دووەم فرمانەکە و ئەمرەکەشی بۆ هەمووان بووە سێهەم ئەم تەعاون و ئەم هاوکاریەی کە خوددا ئەمری پێ کرد هەمووان بیکەن دیاری نەکرد بۆ چێ بکەین بۆ چێ لەگەڵ چێ تەعاون بکەین خۆ حتمەن تەعاون وەکو لە زۆربەی پندەکانە هەیە کە بە یەک کەس ناکرێت لەبەر ئەوە ئەو هاوکاریە ڕووی لە چێ ڕووی لە گشتە ڕووی لە گشتە و پێمانی دیارکردی دەستنیشان نەکرد نەگوت لەگەڵ گشتیە فەرمی وتەعاونوا فەرمانی کرد بە هەمومانی گوت بەڵام دیاریشی نەگرت لەگەڵ چێدا ئەو تەعاونە بکەین مادام بر و تەقوایە مادام نەتیجەکەی و ئەنجامەکەی و ئەو ئامانجەی کەوا ئەو هاوکاریەی لەسەر دەکەین ئامانجێکە چۆن دەڵێ جوانە بۆ ئینسانیەت باشە لە ئەنجامدا خوا سوبحانەهو وتەعالا دیاری نەکرد ئەوە چێن ئێمە لەگەڵیدا هاوکاری بکەین مادام هاوکاریە مادام لە پێناوی مرۆڤایەتی پێمان بڵی چێن حیوانات ئینسان لە ئینساندا لە ئینسان بەس ئینسانەکە ئەوەیە کە زۆر جار خەڵکێکەڵێ تەعاون چۆن بکەم لەگەڵ هەموو ئینسانێکدا جوانە مادام خێرە زۆر جار لە نمونەی تر باسمان کردووە کە ئەنجامەکەی ئەوەیە کە بڵین لافاوێک ڕووی لە شارێک کردووە پێویست بەوە دەکات چیسەی خۆڵ بێنین لە بەردەمی دابنین تۆ لەو کات دەڵێ خەڵکی نەوەرن گونیەمان هەیە کیسەمان هەیە و خۆڵ تێ دەکەین تۆ ناپرسی دینی تۆ چییە و تۆ بڕۆ تۆم ناوێ ئەو هەموو کەست دەوێت هەموو کەست دەوێت ئەوە معنەی وایە خوا سوبحانەهو وتەعالا لە هاوکاری مرۆیی ئینسانی دیاری نەکرد یعنی قەزدی هەموو ئینسانەکان چوارەم ئەوە دەردەکەوێت کە خوا سوبحانەهو وتەعالا چێ مستەفیدە لەم هاوکاریە چێ سوودمەندە چێ سوود دەبینیە لەم ئەمرەی و لەم فەرمانەی کە بە ئێمەی کرد بە هەمومان لەگەڵ هەر کەسێکی دیکە هاوکاری بکەین ئەم هاوکاریە جێهەیەکی ئیستیفادەی لێکە لایەنێک هەیە خەڵکێک هەیە
مرۆڤ گەلێک هەیە سوودی لێ دەبینێ باش ئەوانە چێن ئەوەشی دیاری نەکرد کەواتە وەک پێی گوتین هەمووتان هاوکار بن حکمەتانە دیارکردنی چی مامۆستا بۆ ئەوەی کە ئێمە بیر لەوە نەکەینەوە تەسکی کەینەوە بۆ بەس موسڵمان بی تەسک نەکەینەوە بەس بۆ مەزهبێک بەس بۆ قەومێک ینی هاوکاریەکە ناوی بەخۆیەتی پێی دەگوترێ هاوکاری ئینسانی وەکو بابەتەکەی تۆ کە دەڵێ هاوکاری مرۆڤی ئەم هاوکاریە بۆ مرۆڤە چونکە خوددا خۆی فەرمووی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم هەرچی بەنی ئادەم بێ شایانی ئەوەیە ئەم یارمەتی بۆ بچێ لەبەر ئەوەیە وەختێکە خەڵک دەچێتە حەج و قوربانی دەکات و ئەو هەموو قوربانی لە حەج کۆ دەبێتەوە و تعلیب دەکرێ دەنێردرێ بۆ هەموو دنیا ناپرسن دینی ئەو چییە خاڵی پێنجەم زۆر گرنگە تعاون بە چ وەسیلەیەک چۆن کەیف ڕێوشینێت هەفکاری ئەوەش دیاری ناکە بۆچی دیاری ناکە چونکە خوددا سوبحانەوە وتعالە عالیمە بە هەموو زەمانەکان دەزانێت لە هەر زەمانێکە وەسائل دەگۆڕێ یعنی نەیگوت ئەو تعاونە تەنها بە مادەیەکی خۆراکی دیاری کراوە بێ ئەو کات دەیانگوت خوددا گوتوێتی تەنها بە گەنم تەنها بە گۆشت تەنها بەوە ئەبینی ئەمە وەکو قوربانی نییە بڵێ قوربانی هەر بە گۆشت دەکرێ و بە 4 سنفی ئاژەڵ و جانەوەریش دەکرێت ئەوە نییە لێرە تەعاونەکە مەفتوحە وەسیلەکانیش و هۆکاری یا با بڵێن ئەو هۆکارانەی چۆن تەعاونەکە بکەین بە چ شێوازێک بیکەین چۆن کۆبینەوە ڕێکخراو دروست دەکەین کۆمەڵە دروست دەکەین گروپ دروست دەکەین لە ناو خۆیدا دروستی دەکەین لە ئەقلیم دروستی دەکەین لەسەر ئاستی دیودۆڵەتی دروستی دەکەین نەتەوە یەکگرتوەکانە ڕێکخراوەکان هەموو وەسائلێک مەفتوحە لە بەردەمدا هەموو ئەمە ئەو پێنج خاڵە لە یەک ئاەت دەبینێت بۆ ڕەو شەمانەها چ پێتەویانی چه هاوکاریەک پێتەویان بکەین ناوەخۆ کوردستانیدا هەر وەکو ئاەتەکە ینی چۆن گشتیە هەموو هاوکاریە کە ناوی هاوکاری مرۆیی بێ گرنگە بۆ چونکە لە ناو کۆمەڵگەی ئێمەشدا هەر کەس جۆرێک لە هاوکاری پێویستە هەر لەبەر ئەوەشە تۆ ڕێکخراو چۆن دەڵێ فەرمانگەی ڕێکخراوی ناحکومیت هەیە دەچیت کە دەماشا دەکەی 3000 4000 ڕێکخراو هەیە هەر کەسە پسپۆڕێتێکی هەیە بۆچی پسپۆڕێتی جیاوازە چونکە لە نێو کۆمەلگات جین و توێژی جیاواز هەیە هەر یەک پێویستی بە شتێک پاڵپشتی بۆ خفتنەتە مامۆستا کە دەبێژیتن چیا محتاجی چیایی نییە بەڵام ئینسان محتاجی ئینسانی ڕاست مامۆستا مەدوێت بپرسین ڕۆڵ و دەورێ مرۆڤی چیە ji بۆ هەفکاریان مرۆڤی مرۆڤ وەک ئینسان چەوە ئەدوی چەمکەی بگەیت و چاوە پراکتیزە بکەتن تۆش دیوتەوە من دیمە و هاوڵاتیان و بینەرانیش دیویانە کە تەماشای مرۆڤەکان دەکەین لە باسی هاوکاری مرۆیی هاوکاری مرۆڤی هاوکاری مرۆیی تەعاونی تەضامنی ئینسانی لەم بوارانە دەبینین مرۆڤەکان جیاوازن تقریبان لەمەشدا نزیکەی 4 جۆر مرۆڤ دەبینین 4 جۆر مرۆڤ دەبینین لەم بوارەدا مرۆڤێک دەبینین کە لە ڕاستیدا چ دەکات ینی ئەو مرۆڤە وەکو بڵێ هاوکاری دەکات مرۆڤمان هەیە ئامادەیە بێت کاتی هەبێ و وەختی هەبێ بۆ هەر بوارێکی هاوکاری بانگی بکەیت و مەجای هەبێ و توانای هەبێ لەو بوارەدا ئامادەیە بێت بانگەوە زۆر جابین لە تەلەڤیزیۆن لە کەناڵەکانی ڕاگەاندن بانگەواز دەکرێت شت کۆ دەکەنەوە بۆ شوێنێک هەندێک مرۆڤ دێن کەواتە هەندێک مرۆڤ هەن صفەتیان وایە هاوکاری دەکەن لە هەمان کاتیشدا هاوکاریش وەردەگرن یعنی ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان خۆشی هاوکاری وەرگسە نمونەیەکەیە دەڵێن پیاوێک دەبینێ خەڵک پێویستی بە هاوکاریە پارەی خۆی دەدا بە فڵانە کەس بە قەرز ئەوە چی کرد هاوکاری کرد پشتی ئەوەی کە ئەو کەسە و دوای ئەوەی ئەو کەسە سوودی لەو هاوکاریە وەرگرت و ئیش و کاری خۆی جێبەجێ کرد مادەم ناوی قەرزە دەبێ بداتەوە ئەمیش وەردەگرێتەوە کەواتە هەم هاوکاری کرد هەم هاوکاری وەرگرتەوە دەڵێن بۆ وەردەگریتەوە دۆڵە جارێکی دیکە هاوکاری پێ دەکەمەوە جارێکی دیکە وەردەگرمەوە ئەمە هەندێجار حکوومەت دەیکە هەندێجار ئینسان دەیکە قەرز خۆی لە خۆی دایەکێکە لەو جۆری کە ئەو جۆرە کەسانی قەرز دەدەن و یارمەتی خەڵک دەدەن و دوای ئەوەش بە ئاسانی وەری دەگرنەوە ئەوە لەو جۆرە کەسن هاوکاریش دەکەن و هاوکاریش وەردەگرنەوە جۆرێکمان هەیە لەم حاڵەتانەکە ینی نەهاوکاری دەکا و نەهاوکاریش وەردەگری ینی نایە ئامادە نییە بێت هاوکاری کەس بکە لە ژیانیدا قەت نەهاتووە بێت لە کۆمەڵەیەکا لە ڕێکخراوێکە یا بە تەنیا حەقی بەم شتانەوە نییە و هاوکاری کەس ناکە وەک ئینسانێکی نەگەتیف بەحەستکەی ئەمە لە عینی وەختیشا ئەم ئینسانانە وەکو چۆن دەڵێ هاوکاری قەت ناکە و بەشداری هیچ هاوکاری ناکە بەڵام لە هەمان کاتیشدا هاوکاریش وەرناگرێ بۆیە لە چۆن دەڵێ لە کتێبەکانی فقی ئیسلامیە بەمانیان گوتۆ مەتروک ینی کەسێکە نەیان گوتووە باشە یا خراپە وەکو چۆن لە ئینگلیزی پێڵێن نیوترال ینی وەکو چۆن دەڵێ بێلایەن وەکو پێ دەڵێن بە هیچ بارگەیەکی نییە بارگەیەکی نە پۆزەتیفە نە
نێگێتیڤە نەبیە گوڵ نەبەستری هیچی نییە لە ئەنجامدا ئەم جۆرە نمونێشمان هەیە نمونەیەکی دیکەمان هەیە کە بەڕاستی چۆن دەڵێ ینی هاوکاری وەردەگرێ بەس هاوکاری ناکە ئەمەش نمونەیەکی ترە هاوکاری وەردەگرێ بەڵام خۆی نایکە ئەمەش کارێکی تەپەن تا ڕادێک بڵێ ینی وەکو بڵێ خراپە هاوکاری وەربگری بەڵام قەت هاوکاری نەکەی نمونەی وامان هەیە نمونەی واشمان هەیە لە کۆمەلگا زۆرجار چۆن دەڵێ لە شوێنێکا شتدا بە شەکرێ یا باسی هاوکاری دەکرێ باسی ئەو شتانە دەکرێ وەکو ئەنجامەکەی دێت وەردەگرێ بەڵامەکە پێی بڵێ تۆش ڕۆژە لە ڕۆژان وەرە شتێک بدە ئەو هەر دەڵێ بێنە ناڵێ ها بگرە و تۆش ئەوە هاوکاری ئەو نمونەیەشمان هەیە نمونەیەکی دیکەمان هەیە کە باس کراوە دەڵێ ینی دێت هاوکاری دەکات و شت دێنێ بەڵام قەت وەرناگرێتەوە ئەمە نمونە باشەکەیە کەوتر باشە نمونەیەکی باشە کە ئەو جۆرە کەسانن ئەو جۆرە سنفەن ئەو جۆرە گروپن کە لە هاوکاری مرۆیی بەردەوام دەبەخشن بەڵام هیچ ڕۆژە لە ڕۆژان ناڵێ ئێمەش وەردەگرین ناڵێ ئێمەش بەشی ئێمە بدەن کەواتە ئەم حاڵەتانە گرنگە ئێماگە بۆمان بکرێت لە جۆری جوارم بین چاکتر ئەف حاڵەتێتە بەحسکردین مامۆستاد ناوە کوردستانیدا کی یا بەرچاوە هەیە ئێمە لەبەر ئەوەی ینی زۆرجا دەڵێن بۆچی ناو نابین لە شتە باشەکاندا نەبادا ناوی یەکێکی دیمان لە بیرچێ چونکە دایمەن وەکو عەرەب دەڵێ على سبيل المثال لا الحصر كديكي بكردي يعني دلي امام وكو نمونه دلن وكو نمونه هنا مو نك بس هر او اندك سبن بلان براسي من هر ناو نالم لبر اويكا يكسد لبير شيت دلي درنجو حقي شيتي لبروا نموني وامان هي بله ما مستبرس دما بحث هفكاريا مروفيت كاين سود ومفاين هفكاريا مروفيت چتشتن هاوکاری مرۆیی و هاوکاری مرۆڤی لە ڕاستیدا سوودەکانی زۆرە سوودەکەی یەکەم سوودی ئەڵێ بریتە لە چۆن دەڵێ ینی ئەزمونیەکە بە معنایەک بڵێم جۆرێک لە تەواوکاریە چۆن تەواوکاری یعنی کە شتێک لە شوێنێکدا نییە تۆ ئەو شتەی بۆ دەبەی ئەوە تەواوکاریە عەرەب پێی دەڵێت تەکامل ئینگلیز پێی دەڵێ ئینتیگریشن کورد پێی دەڵێت تەواوکاری کارێک لە شوێنێکدا نوقسانیەکی هەیە بە تەنیا هیچی پێ ناکرێت یەکێکی دیدێ تەواوێکا بۆی تەواوکاری بۆ دەکات ئیدی هەردووکی ئیش دەکات پێکەوە وەکو ئەوەی کە جیهازێک دەبینی جوزئێکی بەشێکی بچووکی نوقسانە هیچ ئیش ناکە وەختی ئەو بەشەی بۆ دێنی هەموو دەکەوێتە کار کەواتە بە تەنیا ئەو هیچ سوودی نەبوو ئەمیش هیچ سوودی نەبوو لە نێو کۆمەڵگەشدا پارە و تەبەڕوعات و یارمەتی و ئینسانەکان و کۆمەڵگە و گروپەکان بە تەنیا کاریان پێ ناکرێ بە تەنیا کاریان پێ ناکرێ پێویستیان بە یەکدیە پێویستیان بە یەکدیە بۆ ئەوەی یەکتر تەواو بکەن نمونەیەک هەیە جوانە دەڵێن پیاوێک دەڕوا بەڕێی خۆیان قاچێکی چۆن دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان ینی دەڵێن دەشەلێ یان نیەت لە سقەتە ئاها بەو نەوعانە ناتوانێت دەڕوات دوای دەگاتە ڕووبارێک لە ڕووبارەکە ناتوانێت پەڕێتەوە ئەدەبێت لە قەراغی ئەو ڕووبارە هەر بمێنێ وەختی کەسێکی دیدێ نابینایە بەڵام جەستەی جسمی لاشەی زۆر بە قوت و بەهێزە دەڵێت چێ بۆ وەستاوی لێرە گوێ لە دەنگی دەبێت دەڵێ دەمێت لەو ڕووبارە بپەڕمەوە بەڵام قاچێکم یارمەتیم نادە من بپەڕمەوە ئەویش دەڵێ من چاوم نبینێ و نبینام هیچ ئەو ڕووبارەشم هەر بە چاو نەبینیوە یعنی زانم چۆن و چۆن نییە منیش دەمێت بپەڕمەوە دەڵێت چ بکەین ئەوەی نبیناکەیە دەڵێ وەرە تۆ وەرە سەر کۆڵی من وەرە سەر شانی من دەتوانم بڕۆم لە ڕووبارەکە بەڵام نبینم تۆ لە سەرۆ پێم بڵێ ئاها بڕۆ ئێرە چاکە ڕێگەم پێ نیشاندا منیش دەتوانم بڕۆم لە ئەنجامدا دەپەڕنەوە بزانە دوو ئینسان وەک پێ ئەو دێ هەفکار بی وەک چاویش ئەو دێ ڕاستە کەواتە لەم نمونە بچووکە نمونەی زۆری ئاوامان هەیە زۆر نمونەی دیکەمان هەیە جاری وە هەیە وەزارەتێک بە تاقی تەنیا ئیشی وەستاوە ناتوانێت هیچ بکە بەڵام لە ئەنجامدا چێ دەتوانێت یارمەتی بدا وەزارەتێکی دیکە جا ئێمە زۆر جار بۆیە باسی تەنسیق و هاریکاری دەڵێن تەنسیق واتە هاریکاری کۆئۆردینیشن وەختێ باسی تەضامون دەکرێت باسی هاوکاری دەکرێت ئەمانە هەمووی دەستەواژەیەکن کەس بە تەنیا ئیشی پێ ناکرێت لەم دنیاە کەس بە تەنیا ئیشی پێ ناکرێت بەناوە کوردەوەری دەمامۆستاژن ئەگەر دوو کەس یان و چەندین کەس بچنە چیاکێ وی چیای دەکار بکەن ئەو چیا دەبیتە زێر مەبەست پێ چیە ڕاستە هەر ئەوەیە کە لە ڕاستیدا مرۆڤەکان بە تاقی تەنها کە خوددا دروستی کردوون بە تەنیا دێنە ئەم بوونەوەرە دوای دەبێت بە کۆ بەیەکەوە کار بکەن وەکو باسمان کە زۆر جار بە تەنیا بیرەکەی تۆ بەڵام بە کۆ کار دەکەی لەبەرەوە ئەمە خاڵێکە خاڵی دووەم سوودەکانی هاوکاری مرۆیی چییە سوودەکانی ئەوەیە سوود لە ئەزمموی گەلانی دیکەش وەربگرین هاوکاری مرۆیی لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە زۆر وڵاتی دیکەوەیە مامۆستا زۆر پێشکەوتووە زۆر پێشکەوتووە ئێمە هیچمان ناوێ خۆمان ماندووکەین جگە لەوەی کە
لە ئەزمونێکی فکری نییە، ئەزمونێکی چۆن دەڵێ میکانیزمیە، ئەزمونێکە دەتوانی وەریگری وەکو خۆی. یعنی چۆن ئەزمونێکی میکانیزمە، ینی لەوێ پارە کۆ دەکرێتەوە، گەندەڵی نییە، میکانیزمی کۆکردنەوەی پارەکە ئەوەندە ڕێک و پێکە هەموو پارەکە دەزانی لەکوێ، دەزانی لە لای کێیە، دەزانی بۆ چێ دەچێت و چێ سوودی لێ وەردەگری. ئێمە لە چەندین ڕێکخراوی خێرخوازمان هەبوو لە کوردستانە لە 91ەوە هەتاوەکو ئێستاکە بە بەردەوامی کار دەکەن. سێرەکەی خەڵک دەبینی لە 4 ڕێکخراو ناوی خۆی نووسیوە. ینی ئێستا دیارە کە دەڵێن ئەو کەسانەی بێسەرپەرشتن، ینی تەمەنیان لە 15 ساڵ کەمترەوە باوکی نەماوە، ئەمە خۆ دەبێت لە یەک ڕێکخراو ناوی خۆی بنووسێ. کاتێ لە 4 ڕێکخراو ناوی خۆی دەنووسێ، ئەمە کارێکی زۆر خراپ دەکە، کارێکە نەدین قبوڵەتی نەیاساکانیش قبوڵەتی. لەبەرەوە لە وڵاتی ئێمە کاری خێرخوازی و کاری هاوکاری مرۆیی نەفەسی و نیەت و ئامادەبوون تای زۆر باشە. بەس میکانیزمەکە ڕێخستن باش نییە لە ئەنجامدا. هەر وەکو ئەوەی لێدێ بەرناتشۆ لە قسە جوانەکانی دەڵێ، پێی دەڵێن سیستەمی سەرمایه‌داری چۆنە؟ دەڵێ سیستەمی سەرمایه‌داری وەکو سەری منە، سەری وەکو من ڕووتاوەتەوە، هیچ قژی نییە، بەس ڕیشی زۆر درێژە. دەڵێ زۆری لە بەرهەم، ناڕێکی لە دابەش بوون. بەرهەم زۆرە، بەس ئەوە لێرە نییە. لە ئەنجامە ئەمەشدا هەر دەڵێن، ینی لە وڵاتی ئێمەشدا هاوکاری مرۆیی زۆرە، پارە زۆر کۆ دەکرێتەوە، بەڵام جوان دابەش ناکرێت، بە عەدالەت دابەش ناکرێت. لەبەرەوە ئەمە زۆر گرنگە ئێمە ئەم ئەزمونە ڕاست و ڕاست لە ئەوروپا و لە ئەمریکا وەرگرین، بزانین ئێوە ڕێکخراوە خێرخوازەکانتان چۆن کار دەکەن، چۆن کۆ دەکەنەوە، چۆن گەندەڵیتیان ناکرێت، چۆنیش دابەش دەکرێت، چۆن ئەوانەی کە سوودی لە وەردەگرێت. هەموو ئەمە ڕاستیدا سوودەکەی ئەوەیە کە دوجار ئێمە چی نەهێڵین؟ هەژاری نەهێڵین. هەژاری نەهێڵین. ئینسانەکان ناکرێت کەسێکی دەوڵەمەند بێ و کەسێکی هەژار بێ، وەکو چۆن دەڵێ یارمەتیەکەوە ئەم دەوڵەمەندە دەیدا بۆ هەژارە، ئەو ژیانی خۆش دەبێت. هەر لە ئەنجامی ئەمەشدا بێتە مای ئەوەی کە شتێک دروست بێ، ئەوەی کە پێی دەڵێن برایەتی ئینسانی. برایەتی ئینسانی ئێمە لە ساڵەکانی ڕاپەڕین، دوای ڕاپەڕین 1991 92 3 4 5 6 هەتا وەکو نەوت بەرامبەر بە خۆراک ئیشی کرد لە دوای 95ەوە، هەتا ئەو کاتە یارمەتیەکی زۆری ڕێکخراوە جیهانیەکانمان بۆ دەهات. لە ڕاستیدا نەشمان نەزانی ئەمە چ ڕێکخراوێک نردوێتی و چێ نردوێتی و بۆ وڵاتی ئێمەش دەهات و سوودمان لێ دەبینی. ئەمە مانای وایە لە ڕاستیدا زۆر گرنگە کە هەست دەکەی لەو سەری دنیا ڕێکوەکو ئاەتەکە کە خوددا باسی دەکا، مرۆڤێک دەزانێت مرۆڤگەلێک لە شوێنێکی دیکە پێویستیان بە یارمەتی و بۆشی دەنێرێت و ناشزانێت چێ و دەچێتە چ ماڵێک و چۆن سوودی لێ وەردەگرێت. ئێمەگە ساڵانی دوای ڕاپەڕین بینەوە پاڵدەریەوەن چ مامۆستاوی چەندە زۆر گرنگە. ئەمە لە گرنگەکەی لەوەیە کە پاڵنەری هەر ئینسانێک لە کاری خێرخوازی خوددا نەبێ کەس نایزانێت. هەر لەبەر ئەوەیە گوتراوە ئینەمە الأعمال بالنیات، ئیش بەکرد نیەتە. ئەی نیەتی تۆ چییە؟ نیەتی من چێ و نیەتی ئەو چە کەس نازانێت، تەنها لە قیامەت دەردەکەوێت. لەبەر ئەوە خودداش داوای لێ کردوین لە کاری خێردا نیەتی کەس نەخوێنینەوە، چونکە فەرمی وەتەعاونوا عەلە البر والتەقوى. مادام ئەنجامەکەی باشە و مرۆڤێک دێتە ڕزگارکردن بە هەر نیەتێک داوێتی، یەکێک دەڵێ بۆ خوددا، یەکێک دەڵێ لەبەر ئاینەکەی خۆم، یەکێک دەڵێ لەبەر مەزەب، ئەوە لای خوددایە. بەڵام وەکو ئینسان ئێمە خۆ سوودمان لێ وەرگرت. ئەگەر کەسێک بیشتە من بەر ئینسانیەت لەبەر چ تشتێکی دینیە، هەموو ئەمانە گرنگە، چونکە ئێمە لە نەتیجەکەی و ئەنجامەکەی دەبینین لە دنیا. ئێمە لە ئەنجام دەڕوانین لە دنیا. ئەمە هەرەوەیش هەر ئەنجام گرنگە لە لای خوددا سوبحانە وتەعالا، ئەنجام و نیەتیش گرنگە. هەر ئەمەی وەکو عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ فەرمووی کە پێغەمبەر وەفاتی کرد و ئیدی وەحی نەما، ئێمە سێری ظاهر دەکەین. ظاهری ئیشی من باشە و ظاهری ئیشی تۆ باشە، نیەتیش خوددا دەیزانێت. نحن نحكم بالظواهر. ڕاست. مامۆستا دیسان مەدوێت بپرسین پێگەی هەفکاریان مرۆڤی چیە لەسەر ئاستێ نێودەوڵەتی؟ ڕاستە. ئەگەر بڕوانی لە ئاستی نێودەوڵەتیدا زۆر شت هەیە. لە ئاستی نێودەوڵەتی لە حەڤدەی 3 ساڵی 2006 نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی دیاری کرد بۆ ڕۆژی هاوکاری مرۆی. ناوینە ئەم ڕۆژە پێی دەڵێن ڕۆژی هاوکاری مرۆی. ئەو ڕۆژە لە مانگی دادێ و هەیوی داهاتوو پێی دەگەین 2012 هەموو ساڵێکی دیاری کرد کەوا 20 دیسەمبەر ڕۆژێکە تایدا ئەم یادە بکرێتەوە لە هەموو ئاستی جیهاندا و گرنگی پێ بدرێت لەبەر ئەوەی کەوا هاوکاری مرۆیی گرنگە. بۆچی گرنگە؟ بۆ نەتەوە یەکگرتوەکان بیری لەمە کردەوە. بیری لەوە کردەوە لە کۆی ئەو ئامارانەی کە دەکرێت دانیشتوانی جیهان نزیکەی 7 ملیار و نیوە تقریبان ئاوا شتێکی وایە دەرکەوت لە نزیکەی 950 ملیۆن بۆ ملیارێک ئینسان برسیە لەم بوونەوەرە. لەم دنیای لەم ئەرزەی ئێمە لە سەریدا دەژین کەواتە لە هەر 7 کەس یەکێک برسیە. ئەوەش گوناحە لە ڕووی ئاینی، لە ڕووی ئینسانیەتی شەوجارێکی تر ناعەدالەتیە،
چۆن لە 7 ملیار 1 ملیار ئینسان لەسەر ڕووی زەوی برسی بێ لە کاتێکدا ئەم هەموو دەرامەت و ئەم هەموو سامانە لەسەر ڕووی زەوی و ژێر زەویشدا هەیە. باشە لە هەمان کاتدا بۆی دەرکەوتنەتەوە یەکگرتوەکان لە ڕێگەی ئامارەکانی خۆیەوە کە نزیکەی نیوەی ئەم دانیشتوانی دنیاە 7 ملیار و نیو دابەشی دووکە کاتە 3 ملیار و نیو شتێک ئەمە نزیکەی لە ڕۆژێکا $2 دەسەکەوێت یعنی نیوەی دانیشتوانی دنیا بە پێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان نزیکەی ڕۆژانەیان $2 جا ئەو $2 مانەی چیە دەڵێن هەر کەسێک ڕۆژانەی $2 کەمتر بوو لە ژێر هێڵی هەژاریە یعنی هێڵی هەژاریان دیاری کردووە بە $2 $2 ینی بەمانایەکی تر لە لای ئێمە ینی نزیکەی 3000 دینارێک وەنی ئەوە بەو شێوازە ینی ئینسانێک ڕۆژانەکەی ئەوەن دەبێ ئەم ئینسانە لەسەر هێڵی هەژاریە نیوەی دانیشتوانی دنیا ئەو هەیە لە کاتێکیشدا سامانێکی زۆر لە دنیا هەیە نەتەوە یەکگرتوەکان تەماشای کرد پیاوانێکی زۆر لە شەڕەکان دێنە کوشتن دەکوژرێن ماڵ بەجێ دێڵن بەسەر ئەو ئافرەتەوە ئەو ئافرەتە ئەو مناڵانە بەخێو دەکە هەروەکو ئێسەی عێراقیش هەروایە لە ئەنجامدا دەرکەوت ئەگەر ڕێژەی سەدی وەرگرین لە 160 ئەوانەی کەوا برسین لەو نیوەی کۆی دنیاە ئافرەتانن چونکە ئافرەتێکان مردی نەماوە پیاوی نەماوە کوژراوە لە ڕێگەی دەرفەتە کارکردنی دەرفەتی کارکردنیشی نییە دەبێ ئەو مناڵانەش بژێنێ ئەمە بەڕاستی 160 ئەو برسیانەی کە باسمان کرد لە 160 ئەو نیوەی دنیاە ئەمان نیوە زیاتری دەرکەوت لە ئافرەتانە لەبەرەوە وجدانی ئینسانی ئەوەی خواست کە ئەمەش ڕۆژێکی هەبێ نەک هەر لەو ڕۆژەدا ئیچی تیا بکرێت لەو ڕۆژە بۆ یادکردنەوەیە چونکە ڕۆژەکانی نەتەوە یەکگرتوەکان گرنگەکەی لەوەیە بۆ یادکردنەوەیە لەبەرەوە 12 هەموو ساڵێکی دیاری کردکەوە لەو ڕۆژەدا بۆچی چی بکرێت لەو ڕۆژەدا لەو ڕۆژەدا خاڵی سەرێکی ئەوەیە کە بە ئینسانەکان بڵێ ئێوە برای ئینسانی یەکدین یەک ماڵتان هەیە یەک چۆن خێزانێک یەک خانووی هەیە یەک ئەرێ لە ئەر زیاتر بۆش نیشتەجێبوونی مرۆڤمان نییە کەواتە ئێمە لە جاتی ئەوەی بڵێن 1993 دەوڵەتین لە ئاستی ئینسانیەتدا دەڵێن ماڵێکمان هەیە ناوی گۆی زەویە گۆی زەوی ناوی ماڵێکە هەمومان هەمانە تاقانە ماڵەکەمان تاقانە ماڵەکەمان و ماڵی تاقانەمان و لەمە زیاترمان تا ئێستا نییە ئەم سەر ڕووی زەویەیە کە هەمومان لەسەری دەژین و ئێمە خوشک و برای ئینسانیەتین ئینسانی یەکترین لەم بوونەوەرەدا ئەمە خاڵێکی زۆر سەرەکی بووکەنەتەوە یەکگرتوەکان کاری دیکە خاڵی دووەمی مەبەستی چییە بیرخستنەوەی حکوومەتەکان بە حکوومەتەکانیش دەڵێ ئەو پارە و سامانی دێتە بەردەستان بە جوانی کۆیکەنەوە بە جوانیش دابەشیکەن چونکە ئێستش ئەگە بڵێ وڵاتانێکی وەکو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا جار بەجار یارمەتی دەنێرن بۆ وڵاتانێکی دیکە وەکو کوردستانیش تەنانەت خۆ ئەو پارانە بەشێکە ئەو وڵاتانە بەشێک لە پارەکانیان تەرخان دەکەن بۆ یارمەتیدانی گەلانی دیکە تۆش دەزانی لە ڕووی ئاینی و پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمیوێتی اليد العليا خير من اليد السفلى دەستی بڵند باشترە دەستی ژێرەوە مانای چیە مانای ئەوەی ببەخشێ باشترە لەوەی وەردەگرێت باشە ئێمەش با لەو وڵاتانە بین بۆچی لە ئاستێکا بین هەر وەرگین با بتوانین بشبەخشین دەشتوانین ببەخشین ئەوە بە چ دەکرێت نەتەوە یەکگرتوەکان لە 2012دا بە بیری حکوومەتەکانی دەهێنێتەوە گەندەڵی کەمکەنەوە تەخشان و پەخشانکردنی پارە کەمکەنەوە پارەکانتان بە جوانی کۆکەنەوە بە جوانی دابەشیکەن مەهێڵن گەندەڵی هەبێ ئەمانە هەمووی لە 2012دا ڕەنگە زیاتر قسەی لەسەر بکەیت بنەوەی مامۆستاد هەمووی وڵاتین پێشکەفتیدا ئەفکاریە هەیە ناوەمەژیدا هەیە بەڵام جوداهیت نافمەدا ئەوە جوداهیت نابرەمە وان ئەوە یاما ڕێکخستینە یاوانە ڕێکخستیە زۆر ڕاستە ئەوەیە ینی وەکوتم زۆری لە بەرهەم و ناڕێکی لە دابەش بوون ئەجا لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە سوود لە ئەزمموی گەلان وەرگین بزانین ئەو خەڵکانە چۆنی کۆ دەکەنەوە چۆنی دابەش دەکەن بە تایبەت لەم سەردەمەیە ئەو ئالەت و جیهاز و کۆمپیوتەر و هەرچی ئەڵەی لە تەکنۆلۆژیا لە لای ئەوان هەیە دەتوانین بهێنین دەتوانین وای لێ بکەن شتێک نمونەیەک وەکو بایۆمەتری یعنی بایۆمەتری ئەبێتە نمونەیەک لەو نمونانەی ئەگە بە جوانی ئیشی لەسەر بکرێ ئیدی کەس ناتوانێت دووبارە بێتەوە با لە کاری خێرخوازیشە بایۆمەتریمان هەبێت لە کاری هاوکاری مرۆیشدا هەر ئێمە سوود لە تەکنۆلۆژیای وەرگری دەستخۆش مامۆستا دیسان مەوێت بپرسین بۆچیت نهاداما پێتەوی پەفکاریان مرۆڤی هەیە بۆچی ئەڤڕۆن بەحسیوی چەمکی هەتکەینمە چ بەڵێ ڕاستە هەندێک جار دەڵێم لەو شوێنانی کە مرۆڤ دواکەوتۆ مرۆڤ چۆن دەڵێن ینی مێژوو خۆی دووبارە دەکە گوتمانەگە مرۆڤ نەیەتە گۆڕین مێژوو خۆی دووبارە دەکە مرۆڤ بێتە گۆڕین مێژوو خۆی دووبارە ناکە ئێستا لە چەندین ئێمە لە 2017 لە باپیرێت لە کەسێک بیستوتە ئەڵەن کوردستان لە ساڵی گرانیەکە بیستوتە ساڵی گرانی کێ 1970 ئێستا ئێمە 100 ساڵ پشتی ساڵی
گرانیەکەی 100 ساڵ لە 1970 دەست پێ دەکات لە تا سەرەتای 1970 دو ساڵی کۆتایی شەڕی جیهانی یەکەمی جیهان پێیان دەگوت ساڵی گرانیەکە ئەو ساڵەیە هەرچی باسکە من خۆ من نەمدیوە دەبێت بچم بۆ لای یەکێک بۆم باسکە کە دیبێتی کە دیبێتی ئەوانەی کە دیویان و ئێستا تەمەنیان ناگاتە 100 ساڵ هەموو وەفاتیان کردووە وایە خوێندەواریش نەبوون بنووسن دەبێت بگەڕێم لە یەکێک لە ناو گرانی ژیابێ لە ناو ساڵی گرانیەکە ژیابێ لە 1970 ژیابێت و ئەو کات لەوێ بوو بێ ڕاستیەوەی بۆ نووسی ببێژیت ئەوە چێ یەکێک لەوانە مەلای گەورەی مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا ئاماژەی بەم خاڵانە کردووە کە ئەو خۆی لەو ساڵانە ژیا و چکۆ لە 1943 وەفاتی کردووە لە 1970 ئەگەی لێ باسی ئەو گرانی دەکات دەڵێ گرانی بە جۆرێک بووە کە ئینسان ماڵ هەبووە پاش ماوەیەک دەرنەچوونە ئەو ماڵە ژن پیا و مناڵ دەرنەچوون چوە دەرگا دەکەن هەموو مردوون لە برسە دەڵێ خەڵک ناچاری ئەوە بووەکەوە ینی خەڵک لە ناو بازار و دەڕۆی هێزی نەمابوو لە پرێکات دەتبینی یەکێک دەکەوت دەمرد بەو شێوازە خواردن نەبووە خەڵک لە هەندێک شوێن ئەوانەی کە نووسیویانەتەوە چ دەڤەر مامۆستا چمان ئەو باسی کۆیە دەکە باسی مستت بۆ بکەم مستش هەر هەندێکیان نووسیویانەتەوە هی ئەو ساڵانە خەڵک پشیلەی خواردووە خەڵک سەگی خواردووە بەێ چونکە هیچ نەبووە بیخۆن ساڵی 1970 ئەم جەنگی یەکەمی جیهانە ئەوە کاریگەری هەبوو اینجا باران کەم بووە بەو شێوازانە خەڵک چۆن دەڵێ ینی نمونەیەک دێنێ ئەڵێ ئەگەر بڕێکی گەنمت بکڕی باە لە پێشی ئەو گرانیە یعنی بەری جەنگی یەکەم لە 1940 نیە لە هەشدە کۆتایی پێنایە دەڵێ ئەگەر هەندێک گەنمت بکڕایە بڕێکی دیاری کراو ئەو بڕە نازانم ئێستا چێنێکە کات چونکە ئەو پێوەری ئەو کاتە جیاوازە لە ئێستا دەڵێ مەسەلەن بە 40 ڕوپیا دەتکڕی ڕوپیا پارەیەکە چۆن گەنجی ئێستا ئەوش نازانێ فلسیش هەیە نایزانێ ڕوپیا لە زمانی ئێمە دەیانگوت 75 فلسە یعنی بڕێکی گەنمت دەکڕی بە 40 ڕوپیا بەری شەڕ باشە جا بزانە شەڕ چەند تەئسیری کردووە بەری شەڕ لە پێشی ئەوەی جەنگی یەکەمی جیهان بێ لە پێش 1940 بڕێکی دیاریکراوی گەنمت دەکڕی بە 40 ڕوپیا لە کاتی گرانێکە بۆ بە چەند 40 ڕوپیا بۆ بە 1500 ڕوپیا یعنی نزیکەی 32-33 ئەوەندە زیادی کردووە اینجا دەزانی بێپارەی چۆن بۆ و گرانی چۆن بووە جا لەبەرەوە دەڵێت مەلای گەورە بە ڕەحمەت لە تەفسیرەکەیدا دەڵێ بۆیە من ئامۆژگاریتان دەکەم دەڵێ کورد مشکلەکەی ئەوەیە بە زمانی ئەو سەردەمە دەڵێ کورد تەزەکوری مازی ناکە بە کوردی ئێستا ینی کورد ڕابردووی خۆی لە بیرەکە ئێمەش لە زمانی حسار و لە زمانی دوو ئابلۆقی ئابووری شتێکی کەمتر لەوەماندی جا ئەو دەڵێ دوای ئەو سەردەمەشماندی لە 1970 بە دواوە ئیتر ئینگلیز هات و برسێتی نەما دەڵێ ئەو کوردەی خۆمان هەموو لە بیری ئەن کرد ڕۆژە لە ڕۆژان ئاوا بوونە هەمیسان پارەکانیان تەخشان و پەخشان کردەوە و نەیانزانی سوود لە پارەکانیان وەرگرن بۆ ڕۆژی گرانی بۆ ڕۆژی ناخۆش شتەکانیان هەڵگرن و کۆیکەنەوە هەرچیان دەستکەوتووە هەر خواردویانە ئەدوێ نمونی دەوتە چ پێ مەبەستم ئەوەیە دوای 100 ساڵ ئێمە ئێستا لە بارودۆخێک داین ئەبینی گلەیمان چێ لە خۆمان دەڵێن پارەیەکی زۆرمان هەبوو بەری 2014 بەری 2014 2013 و 2011 و 2010 ئەو ساڵانە چ پارەیەکمان هەبوو پارەیەک هەبوون هەندێک دەستگای حکوومەت نەی دەزانی چی لێ بکە هەمووی تەخشان و پەخشان کرا خۆ کورد دەڵێ پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش مەبەستم ئەوەیە پشتی 100 ساڵ و لە دوای 100 ساڵ لە 1970 دێنەوە بۆ 2017 کێشەی ئابووریمان هەیە شتێکمان پاشەکەوت نەکردووە بۆیە مەلای گەورە دەڵێ نەسیحەتتان دەکەم کە ئەو کووردە چونکە تەزەکوری ماضی ناکات چونکە ڕابردووی لەبیر دەچێ بۆیە سەعادەتی ئیستیقبالیشی نییە یعنی دڵیشی خۆش نابێ بە داهاتوو دڵی خۆش نابێ بە ئایندە چونکە ڕابردوو لەبیر دەکات لەبەرەوە دەڵێ نەسیحەتتان دەکەم هەر کاتێک پارەتان هەبوو وەکو تاک و وەکو حکوومەت ئاوە بە سێ بەشدا بەشیکەن بەشێک لە پارە بخەنە لاوە تەوفیری بکەن دەڵێ وا بزانە کە ئەن لەم یەکون دەڵێ بەشێک لە پارەکانتان وەکو نییە لە تەفسیرەکەیدا دەڵێ هەر کاتێک وەکو ئینسان وەکو تاک وەکو حکوومەت وەکەر کەسێک پارەکانتان بکەن بە سێ بەشەوە بەشێکی کە ئەن لەم یەکون وا بزانە نییە و خستوتەتە شوێنێکەوە بەشێکی دیکەشی ئەڵێ بۆ لێقەومانی خصوصی لێقەومانی خصوصیان دێ مصیبەت بەسەر کەسێکا دێ لە ئاستێکە نەخۆشیەکە شتێکە وەکو دەڵێ تەواریئێکە پێویستی بە دەرمانێکە بە نەخۆشیەکە بە نەشتەرگەریەکە بۆ ئەوە داینن بەشی سێمیان بۆ حەوائیج و زەروریات بەشی سێمیان بخۆن بۆ حەوائیج و زەروریات یعنی ئەو شتانەی کە پێویستە نەک ئەڵێ بۆ هەوا و هەوەس ئەڵێ ڕجاتان لێ یەکەم پارە بۆ هەوا و هەوەس سەرف مەکەن
پارە بۆ حەوائیج و ضروریات وە کوردی ئێستا بۆ ئەو شتانەی کە پێداویستیە و ضرورەتە کە بەکاری بێنی ئەمانە هەمووی نەسیحەتی جوانن بۆیە دەیڵێمەوە چونکە لە 1970 بۆ 2017 ئەو کات گرانی گەورە ئێستش بڵێ گرانی بچووک بله مامۆستا پندێک هەیە دەبێژن مێروستان چەندە کچکەیە چەندە بچیکەت حەجمی خوددا بەڵام وەختی کۆم بن و هێرشت بنە سەر شێرێکی کە وەکی بژنێ ڕئیسێ غاباتیە بەڵام شێر لێت ترسیتن و تەنەزلێ بوتکەتن ئەف نمونە چ دگەین تەمە مامۆستا ئەم نمونەی ئەوە دەگەینە بەریتانیەکانیش کاتی خۆی ئادەم سمیت کاتێک کە باسی ئابووری دەکات و باسی بناغەکان و بنەماکانی سەرمایه‌داری دەکات جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە ینی دەست بە پارە بچووکەکانەوە بگری ینی چۆن بەمانە یعنی ئەگە تۆ پارە بێنیتە خوارەوە ئێستا بچووکترین کاغەزی پارە لەم وڵاتی ئێمە عێراق و کوردستانە چییە؟ 250 دیناریە ئەوەی نەزانێت 250 دیناری چۆن سەرفکە و چۆن بەکاربێنێ ناشزانێت 250 میلیۆن دیناری چۆن سەرف دەست خوش مامۆستا دەبێ ناوبڕێکی هاتی و دیزفنێ فلای جەنابێتە بینەرن بەڕێز پشتی بێن vêdaneka کورت و ببینن گەلمە بینەرە بەڕێز دووبارە سڵاف لۆ بن مەدوێت لە مامۆستای بپرسین مە دوو چەمەکەنە مامۆستا چەمکێ هەفکاریە و چەمکێ خوبەخشیە چ پەیوەندیت ناوبەرە هەردوو چەمکان داهەیە بەڵێ ڕاستە لە زمانی عەرەبی شتێکمان هەیە بیکەین بە کوردی شتێک هەیە بیستوتە ئەڵەن تەبەڕوع بەێ شتێکشت بیستووە پێی دەگوترێت تەتەوع جوانە یعنی ئەوەی یەکەم پێی دەڵێن بەخشین تەبەڕوع بەخشین ئەوی دووەم کە تەتەوع پێی دەڵێن خۆ بەخشین کەواتە ئەم دوو زاراوەیە لە هاوکاری مرۆیی سوودمان پێدەگەێنن یعنی خەڵکێکەیە ئامادە نییە وەکو خۆی وەکو ئینسان و وەکو جەستە وەکو ئەوە بێت لەگەڵ تا کار بکە بەڵام پارە دەدا بۆ پرۆژەیەک بۆ کارێک شتێکی جوانە ئەمە لە هەموو وڵاتانە لە زۆربەی وڵاتانە ئەمە هەیە کە خەڵکێک بەشداری دەکات لە هاوکاری مرۆیی بە پارە بە شتومەک دەنێرێ بەڵام خۆی بێتە ناو کارەکە و ئیشی تێدا بکە نیکە لەوەر ئەوەی کاری هەیە و ئیش و کاری هەیە و ئەمە شتێکە ئەبێ بڵێن ئەمە بنرخێنین شتێکی ڕشتیە و باشە چونکە ئەو کەسە توانەکەی بەو شێوازەیە دەتوانێت بەو شێوازە کارکە خەڵکێکی دیکەمان هەیە پارەی نییە وانە ناتوانێت تەبەڕوع بکات شتێکی ئەو تۆی نییە دێت خۆی دەبەخشێ بزانە ئەو شتومەکەی ئەو پارەیە یان ئەو شتومەکەی کەوا کەسێک ناردی بۆ ئاوارە کەسێک ناردی بۆ کەسانێکی کەم دەرامەت ئەوە تەبەڕوعی کرد یخۆ کەسانێک کە بێ دابەشی کرد کەسانێک هەیە ئۆتۆمبیل ئەبێ بێنێ کەسێک دەبێ شۆفێر بێ کەسێک دەبێ هەڵیگرێت و دایگرێت و کەسێک ئەبێت دەفتەر و قەڵەم و کاغەز و لاپتۆپ بێنێت بینوسێ و ئەمە پارەی نییە ئەم خۆی دەبەخشێ ئەو بەخشینی هەبوو کەواتە ئەم دوانش جارێکی تر وەکو لە باسی هاوکاری مرۆی و سوودەکانی گوتمان UN باسی دەکات دەڵێ بۆ تەواوکاری مرۆییە کارەکان یەکتر تەواو دەکەن لە شوێنێکەوە لە هەر شوێنێکی دنیا تەبەڕوعات دێ یارمەتی دێ لە ناوخۆشدا کۆ دەکرێتەوە بەڵام چۆن دابش دەکرێتەوە و چێ دابەشی دەکاتەوە و چی ئەم کارەکە کۆمەڵە مرۆڤێکی پێویستە کەواتە بەخشین و خۆبەخشین تەبەڕوع و تەتەوع هەردووکی زۆر گرنگە ئەنجا گرنگەکەی لەوەیە زۆر جا مرۆڤ دەڵێ ئۆکتۆباست کرد ئەڵێ نیەت لەم کارە چییە ئێمە حەقمان بە نیەت نییە هەر کەسێک کارێکی لەم جۆرە بکە نەتیجەکەی باش بێ و خزمەتی ئینسانیەت بێ و ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا جا ئەو منە چێە نازانی هەر کەسێک بێ هەر کەسێک بێ بۆیە تۆ بیستوتەوە بینیوتە خوێندوتەوە لە قورئاندا خودای گەورە دەفەرمێ ومن تطوع خيرا فهو خير له بینی یعنی ئەمە بۆچی وا دەڵێ خوا سوبحانه وتعالى حکمت لەمە ئەوەیە لە کاری خۆبەخشی هەندێک جار هەندێک کەس کاری خۆبەخشی دەکا چۆن دەڵێ منەت دەکا بێزار دەبێت تووڕە دەبێت قسە دەکا لەوانەیە وەک دەڵێ یعنی خێر و شەڕەکەی بەرامبەر دەبێتەوە جارێکی دیکە بۆیە تاکید کراوەتەوە زۆر لە قورئاندا کە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ولا تيمموا الخبيث منه تنفقون يعني ما بس أويا كإنسان كاري خۆبەخشی کرد تا ئەو ڕادەیە بزانێت ئەم کاری کردووە بۆ خۆی کردوێتی یعنی هیچ منەتێک ناکەی بەسەر ئەو ئینسانی ئەمڕۆ ئاوارە بووە هیچ منەتێک ناکەی بەسەر ئەو ئینسانەی کەوا ئەمڕۆ کەم دەرامەتە لێ قەوماوە لە شوێنی خۆی زۆر دەوڵەمەند بووە ئەمڕۆ پێویستی بەو یارمەتیانی تو هەیە لەبەرەوە بێ
بە جۆرێک ئەم کارە بکەی کە چتە ناو کاری خۆبەخشی لە کاری خۆبەخشیدا ئەوێ ئەو ئینسانە چۆنەڵێ پارێزراو بێ کەرامەتی ئەو ئینسانی کەەوە وەردەگرێ پارێزراو بێ بۆیە ومن تطوع خيرا ئەی لە ئاەتێکی تردا خوددا دەفەرمێ ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم ئەو ناوانەی خوددا کە لە پشتی ئاەتەکان دێ هەمووی مەبەستی تێدای کە تۆ ئەو کارە دەکەی کە تۆ دەچی کارێکی خۆبەخشی دەکەی دەچی یارمەتی کەم دەرامەت دەدەی دەچی بەدەم ئاوارەوە دەچی بەدەم ئەو کەسانی کەەوە لە ماڵ و حاڵی خۆیان دەرکراون یان خەڵکی ئەو شار و وڵاتەشن بەڵام کەم دەرامەتن لە ڕێگەی ڕێکخراوێکی خێرخوازی و ئەم کارە دەکەی ئەم کارە تەتەوع ئەم تەتەوع ئەو خۆبەخشی کە تۆ دەیکەی ومن تطوع خيرا فإن الله شاكر عليم ئەگەر ئەتەوێ ئەڵەی کەس دەستخۆشی لێم نەکرد جا من لە کوردەواری عادەتێکی خراپمان هەیە کارێکی باش دەکەین و ئەو دەکەین زۆر جار لە تەلەڤیزیۆنە جۆر لێ لێبێ خەڵکە لە وڵای منە و ئیشانم کرد و کەسیش دەستخۆشی لێم نەکرد خوا دەڵێ فإن الله شاكر خدا دەستخۆشی لێ دەکات و علیمش خدا پێی دەزانێ ئەم دوو شتەمان هەیە ئەمە توشتە لە کوردەواری زۆر جار هەیە دەڵێ کاکە من کەس نازانێ من زانین چیم کردو من وام کردو وام کردو وام کردو ئەوم کردو ئەوم کرد نەکەس دەستخۆشی لێمان کرد نەکەسیش پێیەزانێ ئەی ئەوە خوا وەڵامی ئەوانە دەدات بفەرمێ فإن الله شاكر عليم آخر زۆر گرنگە ئینسان بەڕاستی هەستێکی مرۆیی گەورەی بۆ دێ کە بزانێ خدا سوپاسی کردووە خدا دەستخۆشی لێ کردووە لە عینی وەختیشا شاكر عليم یعنی خداش پێی زانیوە خدا پێی زانیوەکەوە ئەو کاری ئەنجامدا هەر لەبەر ئەوەیە کە جارێکی تر دەبینی دەڵێ باشە چاکە چییە ینی خەڵک دەڵێ من ئەم ینی دۆزینەوە بۆی پێغمبەر دوودی خۆی لەسەر فەرمی كل معروف صدق یعنی هەموو چاکەیەک هەموو شتێک کە خزمەت بە ئینسان بکات خۆی بۆ خۆی سەدەقێ ینی ئەگەر هیچت دەست نەکەوت والكلمة الطيبة صدقة تصدق ولو بشق تمرة ئەگەر شقی تەمرەت نەبوو الكلمة الطيبة إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه يعني أجر هيج الدسنا كوت هيج الدسنا كوت أزاني لحالتي وهبوا إنسانك باري بديت يرنجا هالنسيتوا بس يكسيك بيجوت بيه هالسيتوا جوي مدري الدنيا وش نيو دو قصي باش ودو قصي شاكي بو عليه يقدر ريكي بو عليه بنديكي بو عليه شيروكي كي كرتي بو باسك أو إنسان هالسيتوا أو هستانوية أو خبتشي هاد بقصي باشات كواتا وكو شيء باش ئینسان بەرز دەکات و شەی خراپیش دەیڕوخێنێ کەواتە ئەگەر ئینسان هیچی نەبوو بە قسەی خێر بکە خۆ ئەگە قسەی خێریشی نەبوو هیچ بکات فەلیەسکوت قسەی خراپ نەکە قسەی خراپ نەکە وانە مامۆستا نبینی دیاردێک هەیە کەسێک دەمادوێتن هەفکاری بکەتن دەبینی دی تشتێکی کەتە خێر کە نەیە باش بیتن ئاستێکی باشدانیەوە کۆلیتیاوی وەک جوورێوی ڕاستە چ نێرین هەیە بۆ چەندێ وڵای خۆی ئەوە لەسەر نیەت دەوەستێ ئەوەی کە ئەمڕۆ من دەدەم بە تۆ بۆ تۆ باش نییە بۆ یەکێکی دی باشە ئەوە دەڵێن ئەو ئینسانانە کە ئینسان شتی پێدەدات ینی ئەگەر زانی ئەو ئینسانانە چێن زۆر باشە یعنی وەختی من دەبینم فڵانە کەس لە وڵاتی خۆی دەوڵەمەند بۆ و ئێستاکە لێکەوتووە ئەوە گەر بتوانم شتی باش بەو دەدەم چونکە باشترە وەنیە یەکێکی دی هەر هیچی نەبوو بێ ڕایەخێکیشی نەبوو بێ لە ماڵەوە شتێکی بەسیتشی بدەری بۆی باشە کەواتە ولا تيمموا الخبيث منه تنفقون خدا بآخذه لم تغمضوا فيه يعني خدا سبحانه وتعالى تأكيد كاتو إيوا كشتان بخشي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون أو كخشتي أو بريتي بلام شتي خرابشنا بلام جاي وهي أوي لما لكي دولة من يقدا بيدالين خراب لا هجارك زور باشا بيداويستي بله دەست خۆشمەوە سەمەد بێت بپرسین ڕوولی کاری خوبەخشی چییە چارەسەریە پرزگەرێکن جڤاکیدا باشە دەڵێن سەدەی 19 واتە 1800 بۆ 1900 سەدەی 19 سەدەی دەستور بووە ئەگە بڕوانیتە مێژوو سێرەی زۆربەی وڵاتان لەو کاتە دەستوریان نووسیەوە بۆیە سەدەیە وەکو ناوێن ناوە جیهانی بگشتی لەسەر ئاسی جیهان بە تایبەت ئەوروپا بەڵێ دەڵێن سەدەی 20 کە تێمان پەڕان سەدەی کارجێڕی بوو ئەو سەدەیە بوو کە تیایدا ینی زیاتر زانستی کارجێڕی و ئابووری هاتە ئاراوە جیهان چۆن ڕێکخرا وەزارەت و بەڕێوەبردننی وڵات و ئەو بابەتانە دەڵێن سەدەی 21 ئەمریکا 17 ساڵێکمان لێ تێپەڕاندووە ناویان ناوە هەرکەس بە جۆرێک ناوی دەنێ ناویان ناوە لە ڕووی هاوکاری مرۆیی و لە ڕووی چۆن دەڵێ بەڕێوەبردننی وڵاتەوە ناویان ناوە سەدەی کەرتی سێم مەبەست ثيرد سيكتر القطاع الثالث بكردي كرتي سيم يعني شي يعني كرتك مان هي بيدوتري قطاعي اول بيدوتري كرتي يكم فيرست سيكتر او شيء حكومه
پێی دەوترێت کەرتی گشتی کەرتی گشتی حکوومەتە و حکوومەت دەبێت وڵات بەڕێوە بەرێ و پلانی هەبێت و جوان وڵات بەڕێوە بێت و سامانی بە جوانی کۆبکاتەوە بە جوانی دابەشیکە لە پاڵ ئەوەدا لە سیستەمی وڵاتانی ئێمەدا ئێستا چی هێشتێکی پێڵێن سەکەند سێکتەر یعنی قتاعی دووەم کەرتی دووەم کە کەرتی تایبەت کەرتی تایبەت بریتە لە کەرتی گشت ئەو کۆمپانیا و چۆن دەڵێ ناحکومیانەی کە بەمانایەکی تر بڵێم تایبەتن بەی خەڵکە بۆ قازانج ئیش دەکە کە بۆ قازانج ئیش دەکە ئەمیش خۆ بەپێی یاسا و بەپێی یاسای وەبەرهێنان و چاکترکردنی یاسای وەبەرهێنان زۆر گرنگە کە ئەمیش ئیشی لەسەر بکرێ کە ئەمانیش ڕۆڵیان هەبێت لە کاروباری مرۆی حکوومەت لە ڕێگەی وەزارەتەکانی خۆیەوە دەبێت ئەوەندە بتوانێت موچەی خەڵک با خەڵک محتاج نەبێ خەڵک پێویستی بە دەستی یارمەتی نەبێ بەڵام خۆ ئەو کەرتی تایبەتە زۆر گرنگە ئەویش ئەبێ یارمەتی دەری حکوومەت بێ چونکە لە کاتی خۆشیدا کەرتی تایبەت لە هەموو وڵاتێکدا بەگشتی لە وڵاتی ئێمەش بە تایبەتی خێرێکی زۆری دیوە ئەرزی پێدراوە کۆمپانیای لەسەر ئاسانکاری زۆر وای بۆ کراوە لە خەویشان نەیبینیوە ئێستا نابێت لە کاتی ناخۆشی وڵات بەجێ بێڵەوە بڕوە ئێستا بێ پارەکانی دەربێنێ کەرتی تایبەت دەبێت ئێستا یارمەتی خەڵک بدا بە شێوازێکی سیستەماتیک و میکانیزمێکی جوان بەبێ ئەوەی گەندەڵی تێدا بێت کەرتی سێم کەرتی سێم بریتە لە کەرتی ئەو تاک و گروپی جوواکی کە چی دەکەن بە شێوازێکی خۆبەخشانە و ئارەزوومەندانە کۆ دەبنەوە کار دەکەن ئەوتەمە ئەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی دەگرێتەوە ئەمڕۆ کە پێیان دەگوترێت کەرتی سێم کە نەحکوومەتن نە هەوڵیش دەدەن بگەن بەدەسەڵات حیزب نین لە هەمان کاتیشدا کەرتی تایبەتیش نین بۆ قازانجیش کار ناکەن بەڵکو بۆ مرۆڤایەتی کار دەکەن ئەمە ئەمڕۆ ڕۆژێتیکەوە ئەم ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی لە ئاستی جوواکی و لە ئاستی کۆمەڵگەدا ئەوانەی کە لە بواری کۆمەڵایەتی کار دەکەن ڕۆڵیان هەبێ وەکو لە ئەوروپادا ڕۆڵیان هەبوو زۆربەی وڵاتان ئەم کارانیان کە ئەنجام داوە چۆن دەڵێ زۆر سوودیان بینیوە جا بچمۆ سەر کەرتی تایبەت کەرتی تایبەت لە وڵاتی ئێمەدا قازانجی کردووە بەڵام ئایا خێری چەند بۆ کۆمەڵگا زۆرمان نەدیوە هەر کۆمپانیایەک هەر کارگەیەک لە هەر ناوچەیەکی کوردستاندا کە بنیاد نراوە و دامەزراوە دەبێت بە پلەی یەکەم خێری بۆ ئەو ناوچەیە هەبێ ئەمە لە پێ یاساکانی وڵاتانی دیکە کە کەرتی تایبەت هەیە و کۆمپانیا و کارگە دادەمەزرێ دەبێت بڕێک باج بدا بە حکوومەت ئەو باجیدا بە حکوومەت لە هەمان کاتیشدا کۆمپانیایەک بڵین لە گوندەکەی نزیک گوندەکەی ئێوە کار دەکە دەبێت بە پلەی یەکەم خەڵکی گوندەکەی ئێوە دابمەزرێنێ چونکە ناخۆشیەکانی و ژینگە پیسکردنەکەشی و دەنگ و هەراوهوریاکەشی هەر بۆ ئێوەیە لە حاڵەتی دووەمدا دەبێت کۆمەڵێک پرۆژەی پێداویستی ئەو دەوروبەرە بە پلەی یەکەم گوندەکەی ئێوە و ناحەکەی ئێوە ئەبێ پرۆژەکانی لەوێدا بکە بۆ خەڵکی ئەو ناوچێ ئەمە لە ئاستی نێودەوڵەتی کە کۆمپانیای کەرتی تایبەت هاتە ئاراوە شتێکیان داهێنا بە ناوی CSR زاراوەیەکە کورتکراوەی دەستەواژەیە کە پێی دەگوترێت کۆمپەنی سۆشیال ریسپۆنسیبڵەتی یعنی چی یعنی چۆن دەڵێ لێپرسراوێتی کۆمەڵایەتی کۆمپانیاکان لێپرسراوێتی کۆمەڵایەتی کۆمپانیاکان لە هەموو دنیا ئاوهای لە هەموو دنیا ئاوهای لێپرسراوێتی کۆمەڵایەتی کۆمپانیاکان لە هەر شوێنێکی ئەم کوردستانە لە هەر شارۆچکەیەک و لە هەر شارێکدا کۆمپانیای کەرتی تایبەت هەیە هی خەڵکی خۆمانە یا هی خەڵکی دەرەکیە لەم شارە و لەم وڵاتە کار دەکەن بە پلەی یەکەم ڕسپۆنسیبڵیتیە بە بڵێم لێپرسراوێتیەکی کۆمەڵایەتی کۆمپانیەکانی دەکەوێتە سەر کە چی بکەم یەکەم خەڵکی ئەو ناوچەیەمان بۆ تەعینکە دووەمیشیان ببێتە مای ئەوەی کە پرۆژەکانی لەو ناوچەیەدا بکە شتێکدانە هێنێ بە ناوی خێر و سەدەقەوە بزانێ بڵێ ماوە ناماوەیەک فێربوون هەندێک لە کۆمپانیەکان ماوە ناماوەیەک شتێکە بەخشنەوە ئەوە خێر و سەدەقەیە ئەوە نییە دەبێت پرۆژەمان لەوێ بۆ بکەیتەوە ناوچەکەی ئێمە شوێنەکەی ئێمە پێویستی بەو پرۆژەیە خەڵکی نەدارمانەیە خەڵکی ئەوەمانەیە کرێکارمانەیە بێکارمان هەیە ئەبێ جێبچی مامۆستا دیسان بپرسین وڵاتین پێشکەفتی چەوە ئەزمونە کاری خوبەخشیە بەرجەستە کرێت ناوە خودا زیاد لەم چەند ملیۆنێک ڕێکخراوی خۆبەخشی و خێرخوازی لە ئەمریکا هەیە مەسەلەن ئەبینیت حسابیکە نزیکەی لە 144 ئەو سەعاتانەی کەوا لە ئەمریکا خەڵک کاری تێدا دەکا لە 144 سەعاتەکانی کار لەلایەن خۆبەخشانەوە دێ یعنی بەمانایەکی تر بێنە بەرچاوی خۆت نزیکەی بێنە بەرچاوی خۆت ڕۆژانە نزیکەی 25 ملیارێک سەعاتی خۆبەخشی هەیە یعنی بەمانایەک وا دابنێ نزیکەی لە ڕۆژێکدا 9 ملیۆن کەس لە ڕۆژێکدا وا دابنێ 9 ملیۆن کەس
8 ساعات کار دەکەن 9 ملیۆن کەس 8 ساعات کار دەکەن بەم تێکرایە بەم معدلە ئەوانە کاری خۆبەخشی دەکەن مەسەلەن خەڵکەیە پارە ئەدا تۆ زانکۆیەک تێوەکو زانکۆی هاروارد بۆ ئەوەی بحوس بکە ئەوەی کەوتم کۆمپانی ئەوەی CSR کۆمپانی سوشال ریسپۆنسیبلیتی یعنی ئەو هارواردە لە ساڵێکدا 29 ملیار یعنی بلیۆن دۆلاری بۆ دێ لەلایەن ئەو کۆمپانیانەوە ئەیدەنی ئەڵێن بڕۆ بۆ حوسی پێ بکە ریسێرچەکانی خۆتی پێتەواوکە لای ئێمە ئەو شتانە کۆمپانیەکان ئەو کارانە ناکەن لە ڕاستیدا بڕوانە لە بەریتانیا هەفتانە نزیکەی 20 ملیۆن کەس بۆ سەعاتێک و 2 سەعات هەفتانە 20 ملیۆن کەس دێن کاری خۆبەخشی دەکەن لە هەفتەیەکدا 20 ملیۆن کەس لە هەفتەیەکدا کاری خۆبەخشی دەکەن ئەو ژمارەیە لە فەڕەنسا 10 ملیۆن کەسە تقریبا لە هەفتەیەکدا کاری خۆبەخشی دەکەن تۆ دەڵێ لە ئەمریکا بە ملیۆنەها هەیە چونکە ئەمریکا نزیکە 300 ملیۆن کەسە ملیۆنەها ڕێکخراوی خێرخوازی و خۆبەخشی هەیە بەڵام وڵاتێکی وەکو ئیسرائیل کە دانیشتوانەکەی 6 ملیۆنێکە 30,000 ڕێکخراویان هەیە 30,000 ڕێکخراویان هەیە کە لەم بوارەدا کار دەکەن بە شێوازی خۆبەخشی مامۆستافا پرسیارێکە گرنگ دروستکەتن یعنی ئەم دەمەبەری خۆ بدەینە غەربی و ئەوروپا بەڤی حەجمی هەندێ مەزن هەفکاریە ئینسانی هەیە ئەمژی وەک وڵاتێن مسلمان مە هەندە ئایات و ئەحادیث و دروشمێن جوان مە هەنە ئەرێ بۆچی نەبووینە پاڵدەر بوومە ئەمژی بەڤی شێوازەی بین ئەوەی کە گوتم بەڕەحمەت مەلای گەورە گوتی کورد تەزەکوری ماضی نییە یعنی بیر لە ڕابردووی خۆی ناکاتەوە چی بووە من نمونەیەکتر بۆ بێنمەوە نمونەی مەسەلەن بچمە دواوە 800 ساڵێک بچمە دواوە سەلاحەدینی ئەیوبی یعنی ئەگە بڕوانیتە ژیانی سەلاحەدینی ئەیوبی خەڵک هەرواتێکە سەلاحەدینی ئەیوبی کەسێکی جەنگاوەرە و خەڵکێکی زۆری هەیە و یەکێ لە کارەکانی ڕزگارکردنی قودسە بەڵام 81 ساڵی تەمەنی دەوڵەتی ئەیوبی 81 ساڵی تەمەنی دەوڵەتی ئەیوبی شتی زۆر تایبەتی تیا بۆ لە بواری ئەم لێپرسراوێتی کۆمەڵایەتی هەرچی بێ سەرپەرشت بۆ باوکی نەبووە وەکو توێژێک تەماشا کراون و ئەمانە لە چوارچێوەیەکی دیاری کراودا هەموو مانگێک موچی خۆیانیان هەبووە ئەوانەی کە ئەمڕۆ پێیان دەڵێن خاوەن پێداویستی تایبەت لە سەردەمی 81 ساڵی دەوڵەتی ئەیوبیدا هەر هەمویان موچەی دیاریکراوی خۆیانیان هەبووە ئەوەی کە پێ دەڵێن بەندکراوەکان بەندکراو دەوڵەت دەیژێنێ بەڵام لە هەمان کاتیشدا خەڵک بەشێک لە یارمەتیەکانی خۆیانیان بەخشیوە بەو کەسانی کەوا لە بەندیخانن بە کەسوکارەکانیان لە دەرێ بۆ ئەوەی کەوا پێویستیان پێ نەبێ ئەو کەسانی کە نابینا بوونە یارمەتی دراون بۆ پێداویستەکان و تەواوکردنی پێداویستەکان کە ئێستا ئەم ڕۆژتەکەی پێی دەڵێن گۆچانی سپی ئەگەیەکە نابینا بوو گۆچانی سپی دەدەنێ تا تۆ لە بازار بە ئۆتۆمبیلەکەت ئەوت بینی بزانی ئەوە نابینایە ئەگەر نابینا بوو تۆ دەڵێ خۆ من هۆڕنێکی بۆ لێ دەدەم ئەگەر بێت و نابینا بوو نابیستیش بوو ئەو کات چۆن گوێ لە هۆڕ نابێت کەواتە ئەو مثلەن گۆچانێکی ئێستا ئەو شێوازە ینی ئێستا تەطویری کردووە پێشکەوتووە گۆچانێک کە بەشبەشە سوور سپی ئەو بە دوو ڕنگ گۆچان دێتە نیشانکردن بە دوو ڕنگ بە سوور و سپی دەڵێن ئەوە نابیستێ و ناژبینێ مەبەستم چی بوو مەبەستم ئەمانە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی کە تاریخ و مێژووی دەوڵەتی ئەیوبی دەخوێنی هەموو ئەمە دەزانین لە دەوڵەتی ئەیوبی شتێک هەیە هەبوو کە دەخوێنم من ئێستا نایبینم وەختێکە دایکێک منداڵی خۆی دەنێرێ دەڵێ بڕۆ ماست بکرە لە نێو شتێکەیە پێی دەڵێن چینی خەزەفە دەشکێ وەکو ئەو شوشانە وەختێ دەیبا و دەشکێ ئەم منداڵە چەند دەترسێ بێتە ماڵەوە بڵێ دایکم لێم دەدا دەڵێ من تۆم نات بڕۆ ئەوە ماست بکرە ئەو خەزەفە ئەو چینی ئەو دەفرە ئەو قابشکە وەنیە شوێنێک هەبووە دەڵێ شکاوەکەم بۆ بێنە بۆ منداڵە من یەکێکی ساغت دەدەمێ و دایکیشت نازانە شکاندوتە ینی حسابی ئەو هەستی منداڵە کە وەختێ شتێک دەشکێنە و دەترسێ ئەو لە دەوڵەتی ئەیوبی هەبووە لە دەوڵەتی ئەیوبی ئەوانە هەبووە یعنی ئەو هەموو ئاژەڵی بەرەڵا دەبێ شوێنێکیان بۆ دروست کردووە ناوێن ناوە زۆر ئێساڵێن مەرجی فلان ئەوانە چونکە عەرەب پیتی گئی نییە هەڵێ مەرج ئەوە مەرگە مێرگە ئەوە مێرگی فلان و مێرگ ئەوانە هەمووی مێرگ بووە لە سەردەمی ئەیوبی دروست کراوە ئەو ئاژەڵانەی کەوا خاوەنی نەبۆ بەرەڵا کراوە ئەبێ شتێ بخۆن ئەلەوانە لەو شوێنانە کۆکراونەتەوە مەبەست ئەوەیە مێژووی خۆمان شتمان زۆر پێ دەڵێ چەمکن هەم بەحسکەین هەفکاریە مرۆڤی کە لە پووری کوردەواریدا چەند هاتیە بەرجەستەکردن چەند گرنگی پێدایەت مە چەند نمونی زیندی هەنە ئەلباب و پیرێتمە بوومە بجێ ماینە ئەم ڕۆ بەحس بکەین ئەو کەلتورە زۆر گرنگە جارێکی تر مەلای گەورە باسی دەکات ینی مەلای گەورە تەکید لەوە دەکاتەوە ئەڵێ مرۆڤ وەکو باسمان کرد هەمیشە ئەوەی هەیەی بیکا بە سێ بەشەوە و
بەشێکی کە لەم یەکون و هەرداینێت و بەشێکیان بۆ لێ قەومانی خصوصی و بەشێکیان بۆ حەوائیج و پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە هەتا مەلای گەورە تاکی دەکات و دەڵێن مەلای مزگەوتیش دەبێت یعنی کارێکی هەبێ دەبێت لە پاڵ ئیشەکەیدا کارێکی هەبێ بۆی ڕۆژە لە ڕۆژان محتاج نەبێ چونکە ئەو یارمەتی خەڵک دەدا قسە بۆ خەڵک دەکات ناکرێت کارەکەی بەجێ بێڵێ یعنی بەڵێ پێویست بەوە دەکات حیسابی ئەوەی کردبێ بە جۆرێک لە جۆرەکان تەنها اعتیمادی لەسەر حکوومەتەکان نەبێ بۆیە بینی یعنی مەلای گەورە تاکی دەکات یعنی شعرێکی لەو بوارە هەیە دەڵێ تو خوددا پێم بڵێ مامۆستای ڕوت و برسی هیچ ئیشی تۆ پێک دێنێ شعری ئیمرؤ القەیسی یعنی ئەم ئەدەبیات و ئیمرؤ القەیس و شعر لەبەرکردن و ئەمانە ئیشی تۆ ناکە یعنی ئەڵێ کارێک بۆ خۆتان بکەن بۆ ئەوەی برسی نەبن جا لەوێەوە باسی وردەکاریەکە ئەڵێ بڕوانیتە لەقەب و نازناوی زاناکانی سەردەمی زوو زۆربەی لەقەبەکانیان و نازناوەکانیان نازناوی کار بووە ئەڵێ فڵانە کەس ئەسابوونی یعنی ئەوە مفەسیر بووە وەزیفەیان چی بۆ سابوونیان دروست کردووە فلان ئەلبەزاز قماشی فرۆشتووە وەکو ئەبوو حەنیفە فلان النەجار کاری دارتاشی ئەوەی کردووە ئەڵێ لەقەبی ئەتوانین ئەلجەساس تەنانەت پێغەمبەران ئەوە وتمان بەو شێوازانە ئیشان کردووە و کاریان کردووە لە پێغەمبەرانەوە بێنە سەر مرۆڤەکان ئاسایی یعنی ئەڵێ ئیمامی جەساس یعنی تۆ جەساس بینی گەچە و جەساس مەسەلەن یعنی کاری کردووە ئەو زاراوانە هەموو پێمان دەڵێ بڵێ مامۆستا بەدوێت بپرسینێت ڕەوشانەهادا چ بکەین ji بۆ هەفکارییا مرۆڤی کە ئەڤڕۆ ئەم بینین چەند مهێڤانمە هەنە کە نەبیژنێ ئاوارەژی ڕاست ئەم چ بکەین بۆ بارد و خێوێگاوێ بە پلەی یەکەم قەدرزانین و جێڕانەوەی پێگەی بڵند و بەرز بۆ پارە بەێ پارە زۆر بەقیمەت چونکە هی کۆیە ئەگە سێری قورآن کەی دووشتە بینی خوێندوتەوە سەرنجت داوێ ڕەنگە ئەگە سێرکەی ئەگەر پارە تەنها هی من بێ بە تەنیا و هەر بۆ خۆم و ئەنانیەت و نەیدەم بە کەس زەم کراوە لە قورآن قیمەتی نییە گەلە جەمع مالا وعددا چونکە بە فەردیە هەردووکی بە زەم هاتووە بۆ چونکە فەردیە و پارەی خۆمە و دامناوە و هەر دەیژمێر و نایدەم بە کەس هەلەکە عنی مالیە الذين يكنزون الذهب والفضة ما بەستم چی بوو ئەمە هەمووی لە کاتێک پارە بە مفرد دێ لە قورئاندا بە مفرد باسکرێ هەر هی من بێ بە تەنیا ئەبینی هەلەکە عنی مالیە ئەوە جارێکی دیکە هەر بەو شێوازە هات الذي جمع مالا وعددا ئەبینی ئەمانە هەموو بەڵام لە زیاتر لە 57 شوێنی دیکەی قورئان ئەڵێ بأموالهم وأنفسهم بأموالكم وأنفسكم پارە دێتە جەمعکردن یعنی پارەی هەمووانە پارەی هەمومان دەستمان هەیە لەو شوێنە و لەو وڵاتە جامە زۆر گرنگە وڵاتان چ دەکەن دینارێک دۆلارێک بە خەسار نادەن هەموو پارە لە شوێنی خۆی دێن جا زۆر گرنگە دەوڵات یعنی بەنوعێک پارە کۆ بکاتەوە تا بڵێن ئەوە زۆر ڕەزیلە نمونەیەک پێ دەڵێم لە کوردەواری ئەگە بە یەکێک بڵێن ئەوە زۆر ڕەزیلە پێی دەڵێن حسقێل ئەو حسقێل چییە؟ حسقێل کەسێکە ناوی ئینسانێکە جووە حسقێل داود ئەوە کاتی خۆی حسقێل ساسۆن مەوالیدی 1860 1860 لە 1932 وفاتی کردووە ئەوە 5 کابینە لە 5 کابینەی عێراق لە یەکەم دامەزراندنی کابینەی عەبدوڕەحمان نەقیبەوە هەتا 5 کابینە بژمێرە هەر وەزیری مالیە بوو 5 کابینە حسقێل ساسۆن وەزیری مالیە بووە گوتوێتی ئەوە من وەزیری مالیە عێراقم جوویەکی دڵسۆزی عێراق بووە گوتوێتی ئەوە پارەی عێراقە نەیهێشتووە بەریتانیەکان کە عێراقیان داگیر کردووە تا 1932 نەیهێشتووە جونەی هێک نەیهێشتووە درهەمێک لەو پارێ برن گوتوێتی ئەوە پارەی عێراق و دەبێت بۆ عێراقیەکان بێ لەبەر ئەوە ئینگلیزەکان حەزیان لێ نەبوو بە کەسێکی ڕزیلیان دەگوت حسقێل لە کاتێکدا ئەوە چۆن دەڵێ ئەوە مەدحە جا لێرەوە دەڵێم دارایی ئێمە حکوومەتی ئێمە دەبێت لەمە دووە دەست بە پارەکانیەوە بگرێ ئەو پارەیە بە نرخە ئەموالکومە هی هەمووانە ئەبێ ئەگە دەربین هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ گرنگە بۆ ڕێخستنەوەی هاوکاری مرۆیی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لەگەڵ ئەوقافدا ئەم سیانە پێکەوە بەس خۆش شەیدای گوتنتینە مامۆستا بەڵام دەمێمە دومایی هات بینان ڕێزدار ئەڤی ئاوایی دەهینە دوماهیاوێ خەڵکێژی زۆر سپاس بۆ هەفکارێن بەڕێز زۆر سپاسی بۆ وێن ڕێزدارژی کە دگەل مەبوون بمینن هەفکارت گەل هەفدوو خودێ دگەل مە هەمیا بیت